باز لەوە دەکەین کە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە کۆبوونەوەی لوتکەی جەدە لە سعودی ڕایگەیاند کە هەوڵیانجاوە کارەبای عراق بە تۆڕی کارەبای کەنجاو بەستنەوە هەروەها لەمڕۆ دەپرسین بەستنەوەی تۆڕی کارەبای عراق بە کەنجاو چۆن دەبێت و ئەمە تەنها بۆ عراق یاخود بەستنەوەی عراق بە کەنجاو وڵاتانی ئەوروپا ئێمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین بە میوانداری سامان سابر ئیسماعیل ئەندازیاری کارەبا کە ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ لەگەڵمانە. کاک سامان بەخێر هاتی. سپاس بۆ ئامادە بوونێت. کاک سابر مەبەست لە ئەنجامدانی ئەم ڕێککەوتنامەیە چیە و پێشتری ئاماژەم پێدا تەنها دابینکردنی کارەبایە بۆ عراق یاخود بەستنەوەی عێراقا بە ئەوروپا و بە کەنجاویشەوە؟ بەڵێ بیرۆکەی بەستنەوەی وڵاتان سەرەتا لە ساڵی 1986 لە ڕێگای ئەنجومەنی هاریکاری کەنداوە بیرۆکەی سەری هەڵدا بەپی بەرنامە و پلاندایان ناکە وڵاتان هەمووی بێکەوە بەستن و لە ئەنجامدا ساڵی 2012 هەموو وڵاتانی کەندا و بەیەکەوە بەسترانەوە بێگومان ئەمە تەنها ئەم پلانە بەوە نەوەستاوە پلانەکان ئەوەیە زیاتر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی بەیەکەوە بەستن و ئەم بیرۆکەیە نوێ نییە یەکێتی ئەوروپا چەندین ساڵە بەرنامەی داڕشتووە بۆی وڵاتانی یەکێتی ئەوروپا بەیەکەوە بەستن و بەهۆی گۆڕانی کەشوهەوا و جیاوازی کەشوهەوا لە نێوان ئەوروپا و خۆرهەڵاتی ناوەڕاست و ئاسیا بیرۆکەی ئەوە هەیە کە لە زستانە زیاتر وزە لە ڕێگای کارەباوە بۆ ئەوروپا ئاراستە بکرێت لە وڵاتانی کەنداوە بێگومان ئەمەش بە وڵاتی عێراقا تێپەڕ دەپێت و دواتر بە هەرێمی کوردستانیش لە چوارچەوەی ئەو بەرنامەدایە هەروەها لە ڕێگای تورکیاوە بە ئەوروپا دەبەستێتەوە و ئەم بەرنامە تەنها بۆ نیە بڵین وزەی کارەبا بە وڵاتی بۆ یەکێتی ئەوروپا دابین بکرێت بەڵکو بە پێچەوانەوە لە هاویندا وڵاتانی کەندا و عێراق زیاتر پێویستی بە وزەی کارەبایە. گرنگترین دەستکەوتەکان کە بۆ عێراق دەبێت چیانی عێراق چۆن ڕێگەی داوە کە هێڵێکی بەو شێوەیە بە وڵاتەکەی بە خاکی وڵاتەکە هاتیە پەڕ بێ؟ بەڵێ بێگومان لە هەموو وڵاتانە زیاتر ئەوەی کە پێویستی بە کارەبایە وڵاتی عێراقە لەبەرەوەی ئیسە کورهێنانێکی زۆری هەیە لە حدودی لە هاوینە گاتە سەر و 30,000 مێگاوات بەڵام توانای تەنها ئیسە نزیکەی 20,000 مێگاواتە و ئامانجی وڵاتانی کەنداوامەنجێکی تریان هەیە کە عێراق زیاتر پشت بە ئێران نەبەسێت چکە ئێستا سەر و ساسی کارەبای عێراق چ لە ڕێی کارەباوە بێ یان لە ڕێگای بۆڕی غازەوە بێ عێراق پەیوەستە بە ئەو کارەبای کە لە ئێرانەوە دابین دەکرێت. باشە کوی پرۆسەکە تەنها ئیمزاکردنی ڕێککەوتنامەیە کە یاخود بەجددی کاری بۆ دەکرێت و چێتە بواری جێبەجێکردنەوە بۆ پێی کە دەزانین کە ئەمە ڕێککەوتنامێکی گەورەیە و تەنها یەک دوو وڵات تێیدا بەشدار نابن یاخود با بڵین دەستکەوتەکەی بۆ یەک دوو وڵات نابێ. بەڵێ وەکو باسم کردووە بۆ قۆناغی یەکەم وڵاتانی هاریکاری کەندا و بەیەکەوە بەسراونەوە بە ڕێگای تۆڕێکی کارەبای بەهێز قۆناغی ئەو دواتر ئەوەیە کە وڵاتانی عێراق و دواتر وەکو ناوچەکە ئەردەن و مەسرش پێکەوە بەسرێت وەکو قۆناغی یەکەم پرۆژەکە دانرا لە ماوەی 2 ساڵە تەواو بکرێت بە ڕێگای هێڵی 400کەیڤیەوە لە نێوان عێراق و کوێت بەسرێ بێگومان عێراقی هەر پارێزگای بەسڕە دەگرێتە خۆ کە لە قۆناغی یەکەما دانراوە عێراق سوودمەند بێ بە 500 مێگاوات و دواتر توانای هێڵەکە دەکرێت زیاد بکرێت بۆ 1800 مێگاوات. باشە ئەوەندی ئەگەدار بیت ماوەی کارکردن لە پرۆژەکەدا لە سەرەتاوە تا کۆتای هەروها خستنەکاری چەندی پێدەشێت؟ ئەوەی کە دانراوە باز دەکرێت 2 ساڵە بێگومان بیرۆکەی ئەمە ئەوەی کە ڕێکەوتن نێوان عێراق و هاریکاری کەندا و ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2018 بەڵام بەهۆی کێشەی کۆرۆنا و ئەو کێشانی کە دروست و لە ئەنجامی ڤایرۆسی کۆرۆنا کارەکە وەستاوە و ئێستا دەست دەکرێتەوە بە هیوان کە لە ماوەی 2 ساڵدا ئەو کارە جێبەجێ بکرێ و عێراق سوود بکرێ لەو وزەی کە بۆی دێت. باشە تا شەناساییە کە ئەم تەزوی کارەبای خۆ باڵێم هێڵە بە درێژ بە و مەسافە زۆرە بە وڵاتێک هاتیەپەڕ بێت چەنی بە فیڕۆڕوە چەندێک گاتە جێگەی خۆی چەندێک لە عێراقدا دەمێنێتەوە توانین سوودی لێ وەربگرێن. بەڵێ بێگومان ئەوەی کە باز کراوەشی هەروە وا دەبێت کارەکە لە ڕێگای سیستمی 400کەیڤیەوە ئەنجام دەدرێت توانای سیستمی 400کەیڤی سەر و
400 کیلومتر دەتوانێت ببڕێ ئەو هینەی باس کراوە بەستنی یەکەمە سەرەتایە کە دەکرێت لە نێوان کوێت و بەسڕەیە کە ئەویش دەکرێت و ئاساییە سوودی لێ بکرێ بە شێوەیەکی باش. باشە بۆ عێراق هیچ سوودێکی بێ خۆت با بڵێن تێچووەکەی لەسەر عێراق چەند دەبێت بۆ پێیکە بە خاکی عێراق تێپەڕ دەبێت هەروەها تێچووەکەی لەسەر هاوڵاتیان زیاد نابێت. بەڵێ خۆی عێراق وەکو وتم پێداویستێکی زۆری بەو کارەبا هەیە و ئێستا لەو بە هەمان شێوە عێراق لە ئێران کارەبا وەردەگرێت لەبەرەوە بۆ عێراق سوودمەندی یەکەمە بێ لەو بوارەدا لەبەرەوەی لە هاوینە کەم کورتیەکی زۆری هەیە ناتوانێت پڕیکاتەوە بەو وێزگانی کە ئێستا لە بەردەستایە بۆیە پێشبینی دەکرێت کە عێراق سوودمەند یەکەم بێ لەو بەستنەوەیە. باشە کاک سامانەما توانین بۆ هەرێم بڵین بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە دەستکەوتێکی باشی لە ڕووی دابینکردنی وزەی کارەباوە بۆ هەرێمی کوردستانی شەبێت. بەڵێ بێگومان ئەم سیستمەکو باسم کە سیستمێکی گشتگیر دەبێت ئەگەر جێبەجێ بکرێوەکو کە بەرنامەی بۆ دانراوە پلانی بۆ کراوە عێراق تەواوی عێراق دەبەسترێتەوە بە تۆڕێکی 400 کەیوی کە ئێستا بوونی هەیە لە عێراقا وەکو هەرێمی ئێستا لە قۆناغی پلاندانان و دامەزرانی سیستمی 400 کەیویە ئێستا ویزیکی 400 کەیویمان هەیە لە ناوچەی بازیان یان بڵین تەکیە و هەروەها لە هەولێر ویزیەکی 400 کەیویمان هەیە کە لەلایەن کۆمپانیای کارەوە دروست کراوە بەبەستنی ئەم ویزگانە و بەرنامە وایە لە وەزارەتی کارەبای هەرێم ئەوەی کە دانراوە تەواوی سیستمی 400 کەیوی هەر سێ پارێزگاکە بڵین هەر چوار پارێزگاکە بە یەکەوە بەسرێتەوە و بە تەواوەتی بێگومان سوودێ بێت دواتر بۆ هەرێمیش. باشە بابین لە ڕووی ئابووریەوە باسی بکەین لە ڕووی ئابووریەوە چه سوودێکی بۆ عێراق بێت بۆ پێیکە بە خاکەکەی داوکو پێشتریش ئاماژەم پێدا تێپەڕ دەبێت ئەمە تا چەند بێتە هۆی ئەوەی کە بتوانێت لە ڕووی ئابووریەوە بۆ سوودی بۆ ناوچەکەی هەبێت بۆ پێیکە لە کەنجاوە بۆ سوودی بۆ وڵاتانی ئەوروپاش دەبێت. بەڵێ وەکو سەرەتا باسم کرد ئەم پلانی کە هەیە پلانێکی درێژخایەنە مەرج نییە سەرەتا یەکسەر ببەستێتەوە بە ئەوروپا سەرەتا ئەوەی تۆڕی عێراق ئەبەسترێتەوە بڵین باشوورە بێت ئەبەسترێتەوە بە کەندا و سوودی خۆی ئەبێ لەبەرەوەی لە کاتی پێویستیە کەم و کوڕی ئەو ناوچانە پڕ دەکاتەوە یان بڵین بەشێک لەو کەم و کوڕێ پڕ دەکاتەوە دواتر بە فراوانکردنی سیستمەکە بەهێنانی تۆڕی زیاتر هەموو ناوچەکە سوودی لێکرد لە کاتی پێویستە وە لە کاتێکیشە بۆ منە ئەگەر عێراق توانای هەبێت لە ئایندەدا قودراتی بەرهەمێنانی زیاد بکە بێگومان عێراقی ئەو کاتایی ئەتوانێت بینێرە بۆ وڵاتانە و عێراقیش سوودێکی ئابووری لێ بکە بە هەمان باشە باس لەو کرد کە سەرەتا با بڵین ئەم پرۆژەیە ئەمە پلانێکی درێژمەوجایە و ماوەیەکی دوور و درێژە خایانێت و سەرەتا تەنها چەند ناوچەیەکە گرێتەوە ئەگەر بتوانین باسی بە دیاریکرێ و ناوچانە بکەین بەکوێ و یاخۆت بە چ ناوچەیەکی عێراقدا تێپەڕ دەبێتەوە هێڵە. بەڵێ سەرەتا وەکو باس کراوە لە نێوان کوێت و عێراق بەسرێ عێراقیش ئەبەستێتەوە پارێزگای بەسڕە بەسڕە کەم کوڕێکی زۆری هەیە بە حکمیەوەی کۆمپانیە نەوتیەکانی عێراق زۆربەی لەوێ کار دەکەن و گەشەیەکی فراوانی هەیە بۆیە کەم و کوڕێکی کارەبای تەواوی هەیە ئەگەر ببەستێتەوە بەسڕە بە دڵنیایە لە قۆناغی یەکەما سوودی لێ دەکرێت چکە پێداویستی بەسڕە زیاد لە 3000 مێگاواتە ئەو قۆناغی یەکەم کە باس کراوە 500 مێگاوات دەگوازێتەوە بۆ ئەو پارێزگایە و دەکرێت زیاتر دواتریش سوودی لێ بکرێت و فراوان بکرێت. باشە تاشان هەنگایەکە بۆ دامەزانی بازارێکی هەرێمی بۆ بازرگانی کارەبا پشتیوانیکردن لە بەشداریکردنیدا خۆ باڵین بۆ هەردوو وڵاتەکان بە دڵنیاییەوە مەبەستەکە هەر ئەوەیە لە کۆتاییدا لە تەواوبوونی سیستمەکەیە هەموو وڵاتانی وەکو کەندا و دەتوانرێ سوودێکی تەواو لێبگرێت چونکە ئێستا سعودیە بە تایبەتی توانای بەرهەمێنانی زیاتر لە 800 مێگاواتی هەیە و زیاد لە پێویستی خۆی هەیە دەتوانێت ئەو کارەبە هەناردە بکە بۆ وڵاتی عێراقە پێویستێکی زۆری پێیە هەروەها دواتر بەرنامەکە وایە وەکو قۆناغەکانی دواتری ببەسترێتەوە بە تەواوی عێراق و دواتر عێراقیش بەسرێەوە بە ئەردەن و مەسر وەکو هەرێمی وەکو داهاتووتریش درێژ مەودای ئەوەی کە باسمان کرد داهاتووترا دەبەسترێتەوە بە تورکیا و دواتر وڵاتانی ئەوروپا. باشە تا چەند وڵاتەوە وەکو دەزانین ئەمە لووتکەی جددە بوو وڵاتانی کەنجاوی تێدا بوو هەروەها بە سەرپەرشتی جۆ بایدن بوو وڵاتانی ئەوروپا تا چەند لە ئێستاوە ڕەزامەندیان جاوە بۆی کە لێەوە بتوان کارەبا بەدەست بێنن. بەڵێ بە تەکید ئەم بەرنامەیەک و باسم کرد بەرنمەیەکی هینی ئیسانیە لە ساڵی هەشتاکانەوە باس کراوە و هەموو وڵاتان پیان خۆشە ئەو سیستمە بەسرێتەوە لەبەروی هەر وڵاتە و
لە لای خۆیەوە بەت ئەتوانێت سوودی لێ بکرێت لە کاتی پێویستە. باشە وڵاتانی وەکو رووسیا و ئێران هەروەها تورکیاش تا چەند ئاساییە بۆیان کام هێڵە لێوەڕا وەک دەزانین عێراق وڵاتێکە کە وڵاتانی دراوسی و هەروەها زلهێزەکانی ژەتوانن قەراری تێدا بدەن بەداخەوە. بە دڵنیاییەوە لەوە چ ئێرانی احترازی هەبێ لەسەر و بابەتە چونکە ئێرانی سەر سوودمەند یەکەمە لە دابینکردنی کارەبا بۆ عێراق لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە 2023ەوە ئێران بە بەرنامێکی بەپەلە زیاد لە چەند هێڵێکەوە لە بەسڕە و ئەمارە و خانەقین تۆڕی کارەبای ئێرانی بەستەوە بە عێراق و ئێستا ئێران سوودمەندە لەو بابەتە هەموو غاز وەکو چ کارەبا دەتوانێت سوود لە عێراق وەرگێ و بەو ئابووری کە لە سەرێتی کەم بکرێتەوە سوودی لێ کردووە بەڵام سەبارەت بە تورکیا بە دڵنیایەوە تورکیا پێی خۆشە ببەسرێتەوە لە بەرەوەی سوودمەند دەبێت لە ڕووی سیاسیشەوە بە دڵنیایەوە ئەو هینەی کە هەیە کاریگەری ئەبێت لەسەر بابەتە باشۆندی ئەگە دەربی تا ئێستا پێشتیش باست کرد کە ئێران سوودمەندێکی باشە لەسەر عێراق لە بەرەوەی کارەبای بۆ دابین هەروە لە ڕووی وزەشەوە کامە ئەگەر بێتم هێڵە بێ بڕە ڕەنگە داواکردنی کارەبای خودوزە لە ئێران بە شێوەیەک تا ڕادەیەک کەمتر ببێتەوە کامەش زەرێکی ئابووری لە ئێرانەدات تا ئێستا ئەترازانەی کە هەی بووە ئێران هیچی تەقدیم کردووە یاخۆت لە بەرەوەی بڕیارەکە باست لەوە کرد دەمێکە بەڵام لە ئێستا داکەوێتە بواری جێبەجێکردنەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئێران پێی باش نییە و مەبەستی ئەمریکاش لەم هینە لەم پشگیری ئەم پرۆژەیە بە دڵنیایەوە یەکەم مەبەستی ئەمریکاوەیە کە پەیوەستبوونی عێراق بە ئێرانەوە کەم بکاتەوە ناتوانێت بە تەواوەتی دوور بکرێتەوە بەڵام ئەتوانێت کەمی کاتەوە و ئەگەر ئەو بەرنامە سەر بگرێ بە دڵنیایەوە لە داهاتوە ڕەتی تریش ئەبینین باسی کوێت و عێراقرا و کاتە لەواتی سعودیش ڕاستەوخۆ کارەبا بنێرێ بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر بربەستەکان ئەگەر مەجای ئەوە بن کە ئیشەکە جێبەجێ بکرێ ئەوە پرۆسەکە دەڕوات بەڵام ئێرانیش ئەوەی کە باس کراوە تا ئیسە بە دڵنیاییەوە اعتراضی زۆری هەیە لەسەر و بابەتە. باشە کاک سامان تا ئێستا باسی تێشوی وەبەرهێنانەکە کراوە لەلایەن وڵاتانی کەنداویش و هەروە ئەنج عێراقیشەوە لە دواترە بەڵێ بە دڵنیایەوە پرۆسەکە وەکوتم گشتگیرە ئەتوانین بڵین بە 100 ملیۆن دلاری پێویستە وەکو سەرەتا بەرنامی بۆ دانراوە کولفەکەی بە دڵنیایەوە بێتە هاوبەش هەر وڵات ئەوە هینێکی نێودەوڵەتیە هەر وڵاتە و بەشی خۆی جێبەجێەکە عێراق هەتا سنووری عێراق جێبەجێکە لە کوێتەوە تا سنووری خۆی بەستنەوکات بێ لە بەرەوەی دواتر ئەمە ئەو کاتە حساباتی کارەباکە کڕینی کارەباکە یەکە بە کولفە حسابەکرێت و بەو شێوە بە پێ ڕێکەوتنی نێودەوڵەتیەکان. باش ئەمریکا جگەلەوەی کە مەبەستێتی ئێران دووبارە پەراوێز بخاتەوە لەم بابەتەیە چ دەستکەوتێکی تری بۆ ئەمریکا دەبێت؟ بە دڵنیایەوە ئەمریکا بەرنامەی گژگیرەکەی لە ناوچەکە ئەوەیە وەکو بەرەیەک یان ئەم وڵاتانە بەیەکەوە بەسێتەوە بەو مەبەستەی کە وەکو ئیقلیمگیر لە ناوچەکەیە کۆمەڵێک وڵات بەیەکەوە بەسێتەوە بە چەند ڕێگایەکەەوە یەکی لە ڕێگانش کارەبایە بۆی بتوانێت سیاسەتەکانی خۆی لە ناوچەکە جێبجێ بکە بە تایبەتی بەرامبەر ئێران کە ئێستا کێشەیەکیان هەیە تایسە چارەسەر نەکراوە. باشە کاک سامان بابین پێمە بێتۆ لە بەڕێبەتی کارەبای سلێمانیش باشە کار دەکەیت باردۆخی کارەبا بۆم هاوینە یاخود بە بڵین پلانەکان بۆم هاوینە چۆنە بێت؟ بەڵێ وەکو خۆتان نەزان ئەم ساڵ بەراورد بە ساڵی پار کارەبا توانین بڵێ جێگیرترە و پێدانی کاتژمێرەکانی کارەبا توانین بڵین جێگیر بووە. ئەو بەرنامەی وەزارەتی کارەبا هەیەی بەرنامەگیریەکە چەندین وێزگە هەیە ئیسا لە کاتی لە جێبەجێکردنان لەوانەیە وێزگەی بازیان کە بە توانای 500 مێگاوات کاری تێدا کرێت وێزگەی 50 مێگاواتەکەی تاسوجە کاری لێ دەکرێت چەند وێزگەی شتر لە هەولێر و دووهۆک کاری تێدا دەکرێت بەڵام ئێمە تەنها کێشەمان وێزگە نیە بوونی وێزگە نیە ئیسا چەندین وێزگەمانەیە کار ناکەن بە هۆی نەبوونی سوتەمەنیەوە کێشەی گەورەمان سوتەمەنیە بەپی ئەو بەرنامەی کە دانرابوو لەگەڵ کۆمپانیای داناغاز بۆ فراوانبوونی و پەرەپێدانی بەرهمێنانی غازە کێڵگەی کۆرمۆر ئەو بەرنامە بە نیازن لە ساڵی 2023 بەپی بەرنامەی کە دانراوە جێبەجێ بکرێ ئەگەر ئەوە تەواو بکرێ و بەبێ کێشە توانای بەرهمێنانی گاز زیاتر ئەبێ و کاتە بە دڵنیاییەوە
گۆڕانکاریێکی باش لە پێدانی کارەبا بۆ هاوڵاتیان دەبێت و هەستی پێ دەکرێت. باشە هیچ داواکارێکتان پێشکەش بە وەزارەتی وزە و سامانە سروشتیەکان کرۆ بۆ دابینکردنی سوتەمەنی بۆ بەکاربردنی کارەبا؟ بەڵێ بەدڵنیای وەکو ئاگادارن ئێستا وەزیری کارەبا خۆی بە وەکالەت وەزیری سامانە سروشتیەکانیشان لەبەرەوە خۆی ئاگاداری ورد و دریشتەکانی ئەم بابەتەیە بەدڵنیایە هەوڵی تەواوی داوە بۆی ئەو بەرنامەی کە هەیە جێبەجێ بکرێ وە لە زمنیە ئەوەی کە باسمان کرد بەرنامەی چوارسەکەی بێکەیە کە شارەکان بە یەکەوە ببەستێت و بتوانێت بە تەواوەتی ئاڵوگۆڕی وەزی بکە لە ناو پارێزەکانی هەرێمە. باشە جگە لە سوتەمەنی کە هۆکارێکە بۆ دابینکردنی کارەبا کەم ئاوی و وشکە ساڵی هیچ هۆکارێکی ترکی داخڵباڵنی کاریگەری کرۆتە سەر دابینکردنی کارەبا بۆیەوە؟ بەدڵنیاییەوە ئێمە دوو ویزگەمان هەیە وەزی دەربەندیخان و دوکان کە بەرهەمێنانی کارەبای لێ دەکرێت و ئێستا ئاستی ئاو کەم بووتەوە بەپی توانای ئەو ویزگانە ئیسا کارەبا بەرهەم نایە لە ویزگانە بەدڵنیایەوە کاریگەری کردووە بەڵام بەهۆی ئەوەی ئێستا ئێمە ویزگەکانمان زۆربەی بەغادی سروشتی ئیشەکە ئەو کاریگەری کەمتر پێمانەوە دیارە توانێتی بێتە جێگرەوێکی باشی ئەو بڕئاوی کە پێویست بوو لە ڕابردوودا بۆ بەرهەمێنانی کارەبا بەکاربێن بەدڵنیایەوە ویزەکانی سوتەمەنی کە بە سوتەمەنی گاز ئیشەکات توانایەکی زۆر بەرزترانەیە لەوەی کە ئیسە بە ئاو چاوەڕانی لێ دەکرێت بۆیە کە ئیسە وەزارەتی کارەبا توانێت ئەو بڕەکارەبای کە هەیە دابینی بکات. باشە لەگەڵەوەشدا باست کرد کە وەزارەتی سامانە سروشتیەکان خۆڵی وەزیری سامانە سروشتیەکان هەوڵی تەواوی داوە بۆەوە هیچ پلانێک هەیە کە سوتەمەنی زیاتر دابین بکرێت؟ بەدڵنیایەوەی کە باسم کرد دابینکردن و سوتەمەنی لە ڕێگای کێڵگەی کۆرمۆرەوە بەپی بەرنامە ساڵی 2023 توانای بەرهەمێنانی گاز بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکرێت و کاریگەر دەبێت بۆ ویزەکانی سوتەمەنی ویزەکانی کارەبا. باشە زۆر سپاس بۆ سامان سابر ئیسماعیل ئەندازیاری کارەبا سپاس بۆ هیوایی کە بتوان لە داهاتوودا هەموو پرۆژەی کە لە لوتکەی جدە خۆ با بڵین ڕاگەیەنراوە و هەروەها جۆ بایدنی ژەزانین کە ڕایگەیاندووە بۆ پێی سەرپەرشتی لوتکەکەی دەکرد هەم سامانە سروشتیەکانی وەزارەتی سامانە سروشتیەکانی بتوانە وزەیەکی یاخود با بڵین سەرچاوەیەکی سوتەمەنی باش بۆ وێزگەکانی کارەبا جایمکە بۆی بتوانین لە داهاتوودا هەروەها لە ئێستاشدا کارەبای پێویست بۆ هاوڵاتیان دابین بکرێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێرهاتی دووبارە. سپاس بۆم دەرفەتەوە هیوای سەرکوتیان بۆ دەخوازم. زۆر سپاس ئەگەرێوە لە کۆتاییدا هیچ پامێک ترتانیە بۆ هاوڵاتیان یاخۆ دەستگرتن بە کارەباوە؟ بەدڵنیایەوە ئەگەر ئێستا ئەوەی کە کاریگەری ئەم کارەبای کە هەیە جاران زۆر باس ئەوواکرا کە هاوڵاتیان دەست برێ بە کارەباوە بەڵام منەمێ بڵێم ئێستا پێوەری زیرەک کاریگەری خۆی هەبووە لە دیاریکردنی ڕێژەی بەکارهێنانی کارەبا لەبەرەوە ئەوە کاریگەری ئەوەیە کە ئیسای بینین کارەبا بە شێوەیەکی عام جێگیر بووە هەروەها کاریگەری هەبووە لە کەم بڵین زەرەرەکانی زۆر بەکارهێنانی کارەبا لەسەر ئامێرەکانی وەکو گۆڕەڕ و تەلەکانی گواستنەوەی کارەبا. باشە زۆر سپاس کاک سامان دووبارە بە خێرهاتی ماندوومان کردیت. زۆر سپاس بژیت.